جارێک بەشداریم کردووە لەم فستیڤاڵەیە کە وەکو چۆنێتی بورکان چۆن هەڵبچێت و شێوەکان چۆن دروستکە. یەکەم جار دەبێکم هێنا دامنا لەسەر وەرەقەیەک، دوایی بە وەرەقەی درێژ چوادۆرەکەی ملول کرد، وەرەقەکەم پێوە کرد و دوای بە گڵو نووسانم پێوەی. دواتر بە مۆمی گەرم ئەم هێنامە خوارە و بە دواتر ڕەنگم کرد. چۆن و بیرۆکەی دروستکردنیان بورکانت بۆ هات؟ وەڵای ئیشەکەی خۆشە و زانستیشە. چەند ڕۆژە پێچوو کێ یارمەتی دایت؟ وەڵای خوشکەکەم یارمەتیام و 2 ڕۆژیشم پێچوو. تا چەند دڵخۆشی بۆی کە بابەتێکە دروست کرۆ لێرە نمایشی دەکەیت؟ وەڵای زۆر دڵخۆشم. حەزەکەی جگە لەمە چیتر دروست بکەیت؟ وەڵای ئیشی زۆر هەیە، هەموو ئیشێکیش خۆشە. ئەم بورکانی کە دروستی کردووە لە ئێستادا ئەمە ئیشەکات؟ بەڵێ. ئەمە چۆنی کار دەکات، بە چی کاری پێەکەی؟ بە سۆدە و سرکە. وەتا جگەلەوە هیچ بابەتێتر بەکار نایەنی؟ نا. شتە سوور و ڕەشێک کە بەسەریەوەیەت ئێمە بابەتە پێگاتەکانی چین؟ ئەمە بۆیە.